کاکسیان سوپاس بۆم دەرفەتە بە خێر سپاس بۆ بەڕێستان سڵاو ڕێزمان بۆ بینەرانی کەناڵی زۆر سپاس بە پرسی گەنم دەست پێ دەکەین پێشتر جوتیارانی گەنم بەر لە 2 ڕۆژ جوتیارانی گەرمیان کە گەرمەکانیان دروێنە کردووە گلەیەوەیان کرد شوێنێک دیاری نەکراوەکە ئەو بڕەگەنمەی بڕیارە وەربگیرێ لیان کە بە بڕیاری وەزارەتی بازرگانی عێراق دیاری نەکراوە واروەها ئێستا ئەوە تا هەفتەی داهاتوو لە هەولێر دیاری دەکرێت تۆزێک دواکەوتن لە دیاریکردن و کردنەوەی سایلۆکانە هەیە بۆ وەرگرتنی گەنم لەلایەکی دیکەشەوە بڕێ ئەمساڵ دیاری کراوە لە کاتێکا بارانێکی باش باریوە جوتیاران گلەییان هەیە ئەم کێشانە یاخود ئەم خاڵانە دەبنە گرفت بۆ جوتیاران یاریمی کوردستان لەوەی دڵسارد بنەوە لەوەی هەموو ساڵێک بەرهەمی باشیانە بێت بەڵێ زۆر سپاس طبعا یەکێک لە با بڵێن کێشە سەرەکیەکان یاخود ئەو هەنگاوە استراتیژیانەی کە پەیوەستە بە بەرەو پێشبردن یا گەشە پێدانی کردی کشت و کاڵەوە بە بازارکردنی بەرهەمەکان بۆیە زۆر گرنگە کاتێک جوتیارێک کە بەرهەمەکەی دەچێنێ یا هەر کشت و کاڵێکەکە بەرچاوی ڕوون بێ ئاسۆیەکی ڕوون لە بەردەمیا بێ کە بەرهەمەکەی بە بازار ئەکرێ گرفتی بۆ دروست نابێ بۆیە بە بێگومان ینی هەموو ئەم شتانی کە ڕوو ئەدەن لە عێراقا بێگومان کێشە و گرفت لە بەردەم جوتیارانە دروستەکە کاریگەری هەیە بۆ ساردبوونەوەی جوتیاران بۆ ئەوەی کە لە ساڵانی داهاتوودا زیاتر ڕووبەرەکان فراوانکەن پەرەبەن بە بەرهەمەکان کاریگەری گەورەی هەیە بە ئومێدی ئەوەی کە بە زووی ئەو خەمانە بڕەوێنەوە لە نێو ئەوەی کە بڕێکی کەم دیاری کراوە وەربگیرێ و درەنگ وەرگرتنی گەنم هەموو جوتیارێکی شوێنی نییە ئەم گەرمە کۆگا بکە ناچارە بیفرۆشێ بە ئەو بازرگانانەی لە بازاری ڕۆژدا دێن نرخێک دەخەنە سەر ئەو گەنمە و دەیکردنەوە زۆر جابازەوە دەکرێت کە گەنمی نایاب و ڕقەمیەک بە 300 بۆ 350,000 بۆ تۆنێک هەڵدەگیرێتەوە ئەمە تا چەند زەرر لە جوتیارانەدا مەسلەی گەنم ڕاستە یعنی ئەم بەرهەمە لەلایەن جوتیارانەوە بەرهەم دەهێنرێن بەڵام پەیوەستە بە ئاسایشی خۆراکی گەلەکەمانەوە بەڕاستی پەیوەستە بە قوتی تاک بە تاچی کۆمەلگای ئێمەوەیە بۆیە هەموو ئەم شتانە بەس کاریگەری لەسەر جوتیارەکە دروست ناکەن بەڵکو کاریگەری لەسەر وەکو باسم کرد ئاسایشی خۆراک لەسەر قوتی خەڵک لەسەر هەموو ئەمانە دروستەکەن بۆیە ینی ئەو نرخانەکە دائەنرێن زۆر گرنگە زوو بە زووی ینی ئەو نرخانە دابنرێن جوتیاران و هەموو کشتیاران بەرچاویان ڕوون بێ کە بەرهەمەکانیان چۆن بە بازارەکەن و بە چ نرخێک ئەیخەنە بازارەکانەوە بێگومان کاتێک کە حکوومەتی عراقی ینی نرخێ بەڕاستی ئەو نرخی کە دانراوە لە ساڵانی ڕابردوو نرخێکی زۆر باشە بە بەراورد لەگەڵ نرخی بۆرسەی جیهانیە نرخێکی زۆر باش بڕێکی کەمۆرەگری بێگومان بخۆی ئەمە گرفتە گەورەکەیە بە تایبەتی لە دوای شەڕی داعشەوە کە حکوومەتی عێراقی دێت ئەو بڕێکە لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرەگرێ سنوورداری ئەکە هەر جاری بە بڕێک بێگومان ئەم ساڵ بە حکمی ئەوەی کە سپاس بۆخوا بارانێکی زۆر باش باریوە و بەرهەمی گەنم بە پێی ئەو ئاماژانەی کە من جۆم لێ بووە لە سەرچاوەکانی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی و ڕەنگە نزیکەی 2 ملیۆن تەن بەرهەمی گەنم هەبێت تۆ لەم بڕە 400,000 وەرەگری ینی تقریبا 1/4 و 1/5 ئەو بڕاکە یعنی ئەم بڕە بێگومان کە تۆی خێتە بازارەکانەوە هیچ کەسێ وەکو حکوومەت دامی ئەم بەرهەمە ناکە ینی بازرگانێک بڕوا بەو نرخە بیکڕێ ڕەنگە بە نرخێکی زۆر کەمتر بۆیە ئەمە بەڕاستی نیگەرانی جوتیارانی لەکەوێتەوە و کاریگەریە کاتە سەر داهاتووی ئەم بەرهەمە لە هەرێمی کوردستان زۆر باشە لێرەدا وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان پێویستە چه هەنگاوی بگرێتە بەر وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوەی من بە دوواداشوورم کردووە و بەردەوام ینی ئاگام لە هەوڵەکانیانە زۆر هەوڵیاندا کە لەگەڵ حکوومەتی عێراق بەڕاستی ئەو بڕە زیادکەن تا ڕادەیەکی شتوانیان کەمێک زیادیکەن بەڵام بێگومان ئەو بڕە لە چاو خواست ویستی جوتیارانە یا لە چاو ئەو بڕی کە بەردەم هێنرێ یعنی بەڕاستی بڕێکی زۆر کەمە
و لە ساڵانی ڕابردووشە تقریبان هەنگاوێکی استراتیژی تنراکەوە بووکە دوو کۆمپانیا دەزیشان کران لە هەرێمی کوردستان چ لە پارێزگای هەولێر و دووەک چ لە سلێمانی کە بەرهەمەکان وەردەگرنەوە دەیکەن بە پیشەسازی گەنم بەڵام بتێوە نەتەوێتەوە کەرتی تایبەتە وەکو ئەوەی کە حکوومەت پاڵپشتیەکە ئەو بەو شێوازەنا بەڵام بۆ خۆی ئەمەش هەنگاوێکی گەورەیە بەڕاستی ینی بۆ ئێستا و بۆ داهاتوو کە لانی کەمە و دیوە ئاسایشە خۆراکی کە باسە کرد لە ڕێو دوو کۆمپانیایی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکەم گەرمە ناچێتە دەرەوە دەبێتەوە پیشەسازی و دێتەوە ناوەمە هەنگاوێکی باشە ئەوەی کە ئەزمونمان هەیە لەگەڵ ساڵی ڕابردوو یاخود چەند ساڵی ڕابردوو ئەم دوو کۆمپانیایە کە هاتن ناوە ئەو نرخی وەریانەگەر لە نرخی بازرگانەکان بەرزتر بوو کامەش جێی دڵخۆشی بوو ڕاست بێگومان ینی بێگومان وەزارەت ئەو کاتەش من بۆ خۆمێشتا لە وەزیفا بوو بەردەوام وەزارەت جەختی لەسەرەوە کردەوە کە ئەو نرخی کە ئەو کۆمپانیانە وەرەگرێت دەبێ نرخی بێ بەرزتر بێ لەوەی کە لە بازارڕ ئەکردرێتەوە بێگومان بە ئامانجیەوەی کە جوتیاران هان بدرێن و جوتیاران بە هیچ شوێک نابێت جوتیار زەرمەند بێ بەڕاستی ینی جوتیارە بێ سوودمەند بێ لەبەر وەکو باسم کردم بەرهەمە تەنها پەیوەندی نییە بە بژێوی جوتیارانەوە بەڵکو پەیوەندی هەیە بە قوتی تاک بە تاچی ئەم کۆمەلگایی ئێمەوە پەیوەندی هەیە بە ئاسایشی خۆراکەوە بۆیە بێ بە هەموو لایەک پاڵپشتیکەنەوە وەزارەت هەوڵی خۆی دابوو لەو بوارد. کاک حسێن ئەم ساڵی وەرزی باران سوپاس بەخوا بارانی باش لە هەرێمی کوردستان باری بەڵام بە گریمان دووچاری ساڵی وشکە ساڵی ببینەوە جارێکی تر هیچ میکانیزمێک هەیە کە نێڵین ئەم گەنمە بەرهەمێنانەکەی لە ماستەیە دابەزێ بەڵکو گەشە بکە ئەگەر بێت و بارانیش کەم بارێ بەڵێ خۆی بەڕاستی ئەمە پێویستی بە پلانێکی گشتگیر هەیە ینی خۆشبەختانە ساڵ بە ساڵ ئێمە تقریبا نزیکەی 6 ملیۆن دۆنم کەمتر زیاتر زەویمان هەیە کە بۆ کشت و کاڵە بێ سێ لە سەر چواری ئەم بڕە زەوی دێمیە احتیما دەکاتە سەر بڕی بارانبارین لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە بەڵام بە خۆشحاڵیەوە یعنی ئێستا تقریبا ساڵ بە ساڵ ئاودێریکردنی زەویە دێمەکان بەڕاستی لە فراوان بوونایە بەکارهێنانی سیستەمی نوێی ئاودێری لە گەشەکردنایە ئەمانە هەمووی کاریگەریە کاتە سەرەوەی کە ئەگەر بێت و ینی ئەگەر بارانیش بەو بڕە نەباری بتوانێت پێترێ ڕێی تەکمیلی ینی بتوانێت بە ئاودێری تاوکەر بەرهەمەکان بدرێەوە قەرەبووکرێن ئەمەش جاری هیتر پەیوەندە بەوەی کە ئێمە چۆن لە ساڵێکی وەکو ئەم ساڵە کە سوپاس بەخوا بارانێکی باش باریوە چۆن بتوانین ئەم بڕە بارانە دروێنە بکەین و چۆن بتوانین کۆیان بکەینەوە و چۆن بتوانین بۆ ساڵانی داهات و سوودی لێوە بگرین بۆ یەکێک لەو ئامانجانە کە ئەوەیە بەراوکردنی زەویە دێمیەکانە ئەوەتەی من لەو کاتی کە لە وەزیفا بووم تقریبا هەنگاوی باش نرا لە مەسلەی بەراوکردن لە کاتێکە 300-400 هزار دۆنم زەوی بەراو هەبووە بەڵام ێستا تقریبا ئەتوانم بڵێم نزیکەی 1.5 ملیۆن دۆنم زەوی بەراو هەیە بێگومان هەموو ئەمانە کاریگەریە کاتە سەر ئەو چارەسەر دەستپێکی وەرزی هاوینە و بەروبوومی هاوینە دێتە ناو عەلوەکان و بەرهەمەکانی جوتیاران دەبینین وردەوردە دێتەوە بازاڕ چ پلانێک باشە بۆ ئەوی بیگرینە بەر ئەو جوتیارانەش زەرمەند نەبن و بەرهەمەکانیان ساغکەنەوە و چۆن بە بازارکردنێکی تەندروستکەن بۆ بەروبوومی هاوینە بەڵێ کاک کوشتیان بەڕاستی خۆی پلان هەیە ینی ڕێنمایی دانراوە بۆ ئەوانە بەس گرنگ ئەوەیە چۆن جێبەجێ بکرێ یەکێک لەوانەی کە مەسلەی دانانی باج و قەدەغەکردنی بەرهەمەکانی ناوخۆیە ینی پاراستنی بەرهەمی ناوخۆ ئەو ڕێکارانەی کە دانراوە ئەگەر بێت و جێبەجێ بکرێت لە ناو هەرێمی کوردستانە لەو کاتی ئەو بەرهەمانە بەرهەمەکانی خۆمان کە پێدەکا هەموو ساڵێک لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانە ئێمە زیاد لە پێداویستی ناوخۆی خۆمان بەرهەمی کشت و کاڵیمان هەیە یعنی ئەمە بەشێکی پەیوەستە بە ناو هەرێمی کوردستانەوە کە بتوانین بە باشی جێبەجێ بکەین ئەمانە خاڵێکی تر پەیوەستە بە حکوومەتی فیدراالیەوە کە چۆن گرفت دروست نەکە بەڕاستی بۆ چوونی بەرهەمەکانی هەرێمی کوردستان بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق
خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە و بەردەوام جەختی لەسەرکرێتەوە شێوازی بە بازارکردنی ئەم بەرهەمانە لەلایەن خودی جوتیاران خۆیانەوە ئەمە زۆر گرنگە چۆن بە شێوازێکی سەردەمیانە ئەم بەرهەمانە پاکێش بکرێن و چۆن ئەڵی فەرز بکرێت جیا بکرێتەوە ینی بەرهەمەکان باش و خراپ بەپی قەبارە و ئەمانە بخرێتە بازارەکانەوە وەکو چۆن زۆر ئێمە بەرهەمی هاوردا بینین بە شێوەیەکی سەردەمیانە پاکێش کراوە ئەمە بێگومان هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە ئەو بەرهەمانە نیگەرانی جوتیارانی لێ نەکەوێتەوە ڕەنج و ماندووبوونیان بەخۆڕایی نەڕە. کاتێکی کەممان ماوە پێم خۆش بوو ئەمە بە دەرفەت بزانم پرسیاری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لێ بکەم بە ڕێستان کە لە نێوبۆردی بەڕێوەبردنەکەدان چی لە ڕێیە بۆ سلێمانی چاوەڕێی چی بکەین؟ تەمان بەداخەوە ینی بە حکومیە و بارودۆخەی هاتە پێشەوە شەڕی ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێران هەموو ئاشکرای لە هەمان کە کاریگەریەکی گەورەی کردە سەر جیهان و سەرهات و چۆ و داخستنی فڕۆکەخانەکان و ئەمانە بۆیە ئەو نەخشەیە کە دانرابوو لە مەنتیقەکە بۆ کردنەوەی پێشانگا کاریگری کردە سەر هەموو ئەوەی کە نەتوانرا پلانێک دابنرێەوە بەرچاو ڕوون نەبوو ینی ئێمە بە حکمی کارەکەمان و بە دوواداچوونمان و پەیوەندیەکانمان چ لەگەڵ بەغداد چ لەگەڵ هەولێر ئەم پێشانگایانە هیچی نەکراوە بەڵام لە ئێستادا خەریکە تەمەکان ئەڕەوێنەوە چەند ئەگەرێکمان داناوە کە ئیشەڵا لەم فترەیە بڕیاری لێ بدەین بۆی کە ئەگەر هیچ نەبێ بتوانین دوو پێشانگا بکەینەوە لە پارێزگای سلێمانی و وەکو چالاکیەک بۆ پارێزگای سلێمانی کە بێگومان ئەو پێشانگایانە ڕۆڵ و کاریگەریکی گەورەیان هەیە لەسەر جوڵەی بازرگانی جوڵەی ئابووری بۆ پارێزگای سلێمانی هەرێمی کوردستان.